هەنگاوەکانی پرۆژەی سەوزکردنی بناری گۆیژە لەسەر ڕووبەری 200 دۆنم زەوی و هەروەها ڕواندنی 22,000 نەمام یەکێکی دیکەیە لەو هەڵمەتانەی کە پێی ناوەتە قۆناغی دووەم لە ڕووپۆشکردن و سەوزکردنی شاخی گۆیژە بە چەندین جۆر لە درەختی خۆگونجێن لەگەڵ ژینگەی ناوچەکەدا. سیدیۆ بە پشتیوانی ئاسیا سەرکەوتوانە توانی لەگەڵ کۆمپانیایەکی فەڕەنسیش پەیوەستنامەیەک ئیمزا بکە بە بتوانێت جێڵێکی تایبەت بێنێ بۆ گلدانەوەی ئاو کە خۆتان ئێستا لە پرۆسەی ناشتنی نەمامەکانە ئایبینن. ئەم جێڵە ئەتوانێت 400 ئەوەندەی خۆی ئاو گلباتەوە، ئەتە و کاتانی کە باران یا ئاودێری ئەدرێ ئەم جێڵە ئاو گلەداتەوە و دوای ئەیاتەوە بە گڵەکە. لەگەڵەوەشە ئێمە پشتمان تەنیا بەوە نەبەستووە، بەڵکو سیستمێکی ئاودێری تەواو گەشەی پێدراوە، پلانی بۆ دانراوە، پەیوەستنامە ئیمزا کراوە، ئێستا نزیکەی لە 160 هێڵە سەرەکیەکان تەواو کراوە. هەموو ئەم کۆمپانیانی کە بەشدارن لە سەوزکردنی شاخی گۆیژە بۆ ماوەی 3 ساڵ خزمەتی ئەم نەمامانە ئەکەن و لە ئاودان، لە ئاگربر، لە پارێزگاریکردن، دوای ئەوەی کە نەمامەکان ڕەخسا هەموو ئەم ڕووبەرە سەوزایانی کە هەیە تەسلیم بە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوان، هوبەی دارستان و پاوانی شاخی گۆیژە ئەکرێت بە ئومێدی ئەوەی کە هەمومان بەشدار بین لە پارێزگاریکردن لەم ڕووبەرە سەوزاییە کە دڵنیام لە چەند ساڵی داهاتووە ئەبێتە تابلۆیەکی جوان بە پشتی شاری سلێمانیە و هەمومان کە ئاوڕێینەوە شانازی بەم شوێنەوە ئەکەین، بەم شوێنە سەوزەوە ئەکەین. بەڕێوبەری پرۆژەی سەوزکردنی بناری گۆیژە لە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنی دەڵێت دیزاینکردن و سەوزکردنی بناری گۆیژە لەسەر ڕووبەری 200 دۆنم زەوی لە ماوەی ساڵێکدا و با دانانی سیستمی ئاودێری گونجاو و هەروەها پاراستنی درەختەکان لە فەوتاندن هەموو ئەمانە وای کردووە پرۆژەکە لە داهاتوودا سەرکەوتن بەدەست بهێنێت. لە پلانەکەمان داوا بووە کە هەموو ئەو هۆکارانە کە بوونەتە هۆی نەمانی یاخود وشکبوونی درەختەکان ئێمە هەوڵبین بۆ زاڵبوون بەسەریانە و چارەسەریان بکەین. بۆ نمونە لە ڕووی خاکەوە ئێرە وەکوەزانن خاکێکی بەردەڵانە، خاکی زۆر پێوە نییە، هەوڵمان ناوە بە دابینکردنی گڵی کشتتوکاڵی و پێین بۆ نەمامەکان، هەم لەبەرەوەی کە خاکەکەی کەمە و مەوادی ئەندامی کەمە بۆ گەشەی نەمامەکان، ئێمە هاتوین پێینمان بۆ دابین کردووە. هەروەها ساڵانە بەهۆی سووتانەوە کێشەیەکی زۆرە کە بربەستێکە لە سەوزبوونی ئەم شاخە، ئێمە چەند ڕێکارێکمان گرتووەتە بەر وەکو دروستکردنی سیاج لە سەر شەقامەکەەوە بۆ ئەوەی مەترسی ئاگرکەوتنەوە کەم کاتەوە. هەروە لە هەڵبژاردننی جۆری درەختەکانە ئەو درەختانەمان داناوە کە ئەگەر خوا نەخواسە بش سووتێ لە دواییە سەوز بێتەوە. هەڵمەتی سەوزکردنی بناری گۆیژە یەکێکە لەو پرۆژانەی کە زیاتر لە ملیۆنێک دۆلاری بۆ تەرخان کراوە کە بڕیارە لە ماوەی ساڵێکدا جێبەجێ بکرێت لەگەڵ ڕەخساندنی دایان هەلی کار لە پرۆژەکەدا و زیادکردنی ڕووبەری سەوزایی و هەروە بەخشینی دیمەنێکی جوانتر بە شاری سلێمانی و بناری گۆیژە. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.